ياڵە لامینی ئەڵڵا لەم گۆڵە جوانەی لامین یەماڵ 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 ئەڵڵا لەو گۆڵە جوانە کۆتا خولەک. سلااو هاوڕیانی خۆشەویستم، ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە پارتێکی تری کارێر مانێجر مۆد لەگەڵتانم. هاوڕیانی خۆشەویستم لە سەرتاکە تازەی بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لە بیر مەکە بۆی بتوانین بەردەوام بین. پارتەکانی پێشوو ئەنجامەکانمان خراپ نینە، بەڵام یەدەگمان تۆزە کێشەیە. ئەگە یاریزانەکانمان ماندوو بن یاریزانی باشمارە بەردەست نییە بۆی تعویزی ئەو یاریزانانە بکەنەوە کە کارتی سوور یان پێەکانی یان ماندوو بوونە. بەڵام چی بکەین دەبێ لەگەڵ وەزعەکە خۆمان ڕابێنین. بەڵام ئەتێستا خراپ نینە، ئەمە پێنجەمین، هەر لیڤەرپول یەکەمە، ئەستەن ڤیلا، نیوکاسل، مانچستەر سیتی و پاشان ئێمە. یاری ئەم جارمان لەگە وێستامە کە شەشەمە، یاریێکی قورسە. یاری پاش ئەمە لەگەڵ ئەستان ڤیلا، یعنی دوو یاری قورسمانێت تۆپ 6. ئەو دو یاری ببینەوە بە ئەگەری زۆر دەتوانین هاتە پلەی دووەمیش بڕۆین. پاشان لیڤەرپول دوو یاری لەگەڵ ئێمە ماوە، ئاین 6 خاڵ دەتوانین. هیچ شتێک زەحمەت نییە. یەکە سەر با بچینە ناو یاری. بسمیلە، سەرەتای هەموو کارێکی خێرە. بەڵام هاوڕیان دوو یاری قورسمانەیە، هەوڵ دەدەین چار یاریزارێک پشوو پێ بدەین. ئەگەر ناچار بووین جێمی دوم دیانێنینە ناوە. بێرگڤاڵ یەک دوو جا دەرفەتم پێ بدات سەلماندی، منش دەرفەت زیاتری پێدەدەم، چکە وێرنەر بەڕاستی موسابە ئیسابەیەوە سێ هەفتە دەبی. ئەگە لە بیرتان بێ داڤیزیش لە پارتی پێش و یاری پارتی پێش و ئاخر یاری برایتۆن بوو کارتی سووری وەگرت. باقی ئەوانی تر هەمووی حازرم بۆ یاری. ئەوەش باعث گالە فیوریش باعث ڕاحەت پێ بدەین. یاڵە هاوڕیان، بسمیلە، یاری بەرامبەر وێست هام. ئەڵڵا لەم کەش و هەوایی یاریە لە چاوی FC 24 بەڕاستی زۆر شتی گۆڕاوە، هەستی پێ دەکەی تام چێژی ئەمە زۆر زۆر زیاترە. هاندەران گەرمن، پلە یەکەمیان دێ. وەدم لە سەرەتاوە ئەو دەرفەتە بقۆزینەوە. Well, both these clubs have been known for their great attacking football, so hopefully we see a really compelling match today. دەستخۆش دەستخۆش. نا دوورە دوورە دوورە. یاڵە لامین لامین ئەفی کەت ئاوت. وەڵا ئەدیدا ئمباپێ هەڵەکەی قۆستەوە گۆڵی یەکەم. ئەو هەڵەیە زۆر سوپاس بۆ تیپی بەرامبەر هەڵەیەکی کوشندەیان کرد، نەیانزانی ئمباپێ غەدارە. ئەفیە لامین یەماڵ ئیشی خۆی کرد. نا گۆڵێکی جوان لۆپتینچی ناحەقی نییە تۆڕەیە. ئای دەستخۆش گۆڵکاری پریمەر لیگ. ئمباپێ نازانم هەر کەسەوەندە چی پێ دەڵێ، خۆی ئمباپێ ئێم. یاڵە یاڵە زۆر سپاس بۆ هەدیەکی ترمام دەنێ بەسە یاریەکەیەک لا دەکەنەوە. ئەو ئەگەم تاویزیان نەکەمەوە هەدیە بە هەدیە، بەس دۆنەڕمە قوتاری کردم. ئای دەستخۆش جەوەکی باراناوی ئەڵڵاه لەم کەشی یاریە. یاڵە یاڵە ماشەڵڵا دیمەنە جوانانە. یاڵڵا مێسی وەڵی فەقیرەی هەر ئەوەندەی پێ دەکرێت بەژنی تۆزە کورتە.
ئۆ ئەی دەستخۆش ئەو یاریزانەمان بڕی بە بێگومان گۆڵی دۆم بوو. Add that to his movement in the box and you can see why he scored so many goals. Messi passing it accurately. Can they find a gap in the defence? Oh, غلطم کرد. That's a waste of a good opening. That's a really poor attempt. ئێڵدوو ئاڕیەک شوت ئەو ئۆش تاقی دەکەمەوە چکەوەڕۆ بەبەر چاوم کرد بەڕاستی شوتەکە زۆر زۆر جوان دەردەچێت یەکەم جار بۆ ببینم تازەش مەحاولەم کردەوی تاقیکەم و بەس لەجات ئێڵدووی والله سەر دەگرێ هاوڕێیان تاقیکەنەوە جوانە جوانە نا هەمووش نا بەس بەڕاستی زۆر جوان بوو بزانم ئاوت زایە یاڵڵا مێس ئەڕاخۆ پاشگەرانەوەی گۆل یەکەمی کردبە زۆر گرنگ دەبوو هاتە ئێستا زۆر ئێمە باشتر زۆر سەبر بوو شوتەکە زۆر سەبر بوو یاڵ مێسی ڕەحم ناکات دەوێت لەکوێ ڕاگۆڵکە مێسیە هەموو شتێکی لەدەست دێ ئەفیە بێرگڤاڵ بەڕاستی یاریزانێکی باشە تەواو حەقی خۆی وەرگرت ئەو چی بوو هەدەفی من مباپێ بوو بەداخۆ ئەو تاکدیفاعش یەک دوو جار فەرسەم پێدە بەڕاستی باش بوو لێ حەقی خۆیتی یاریان پێ بکەین نا Jamal Musiala. Messi. Good use of the ball as they look to extend their lead. That's a good ball. يلا نا خطرة بس باشا ودفاعهم وقتها باش قراو نا برا وشتانا اسانه بو دونور ميدريش وەزعەکە تێستە کۆنتترۆڵە ئێستا گۆلێک ترمان کردبە زۆر باش بوو دەمانتوانی یاریزانی تریش پشو پێ بدێن کارەبا لەو وەختەی بڕا ئەو کارەبایە زۆر مشکلێ بەڕاستی ئەو دوو جار ببڕێ کارەبایەکەمان زۆر خراپە چی کردەوە فری بەڵا ئەوەندەی ئەڵڵا ئاراخۆ کاکە ئاراخۆش بەس ئەتوین زاری سۆر وەرمەگرێ کاکە وەزعمان شڕ بوو عفیە مباپێ ئاگام لە دەقەنەمە والله مێسی ڕەحم ناکە ئەڵڵا لەو گۆڵ نەبوو والله گوناحە ئەو شتە جوانە دووبارەشی نەکردەوە ئاخی دەقەی جێم یەکەم ئەو تۆپە پێنج هەوڵی دایە گۆلی کردیا مباپێ ئەم یارێ ئەستێری یاریەکە بوو یەک دوو یاریزانیش دەگۆڕێ
جەمال ئیسراحەت پێ دەدەم ساریش دێمەنە جێ بێن تاکوور پێ یاری پاش ئەوەشمان هەر قورسە بەرامبەر ئەستەنڤێلەی دووەم ئەستەنڤێلە دووەمە سوپرایزی بتوڵەی ئەم ساڵە هیچم دانەگر گوتم ئەوەڵکۆ نا وەڵی مەبەستم میسی بوو بەس تۆزێک سێگۆشە زیاتر دادەگری تۆپەکە زۆر زۆر ئەوە دەڕوە دەستتە لای یاریزانێکی تر دەوی وەگرە ئەوان هادیە دەدەن لە مەسلحەتی ئێمەیە یاڵڵا یاڵڵا بۆ ناسار خۆت بسەلمێنە کاکە ناوەڵڵا هەدیەمدا نابا بە لەگە ئاراخۆ شتانە زەحمەتە بەس نازانم بەڕاستی ئەوە چدا دەگرن لەنەکە وە سەر زۆر خێرا دەبم یەک بیت بەڕاستی جێگای سیقە نییە دوو یاریشەیەک بیت دەبینەوە کاکە یاریەکە سارکەوە براکەم مەزاحەکە ئاوا ناچێتە سەر والله جوان والله جوانە برا جوانە ئەمباپێ ئەڵڵا ناچێتە گۆڵ والله ناچێتە گۆڵ ئەمباپێ تووڕێ بەختی نییە ئەم یاریە بەس دووبارەی نەکردەوە گوناحە ئەمباپێ دەبوایەتە ئێستا سێ گۆڵ بکە ئەم یاریە زۆر زۆر باش فاولی چییە دەست خۆش کاکە لەگە ئارەخۆ شتانە بەڕاستی ئارەخۆ زۆر تایبەتە نا ئارەخۆ ئەو یاریە زۆر 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 تایبەتە بەسەریش دەکەوێت To Messi. Well, it's a pretty low line at the moment. And Messi carries it forward. والله ميسي رحمناك اي لو اسيستا اي لو جول امبابي جوانا امبابي رحمناك زۆر تووڕەیە سێ دوو تۆپی لە ستوندا جاری سێم گۆڵە هەردوو گۆڵی ئەم یاریەشی کردووە ئەڵڵا لەم ئەسیستەی مێسی ئەڵڵا گۆڵ ئاهی لەم گۆڵە جوانە کاپتنی تیڤەکەمان کاکە لە بەلاش کاپتنمان نەداوەتێ ئای دەست خۆش خارە ئەمباپێ ئێستا دادەنیشتنی ئیستراحەتێکی پێ دەدەم ئەرەخۆ لێرێ براکەم قەتعا ڕۆیشتن لەو ڕێگاوە نییە ناوەڵەوە تاک دیفاعی فرسەن پێداوە بەڕاستی زۆر خراپە ئەو یاریە دووبەیت بە کەمترین زیان زۆرترین یاریزانیشمان پشت پێداوە وەڵای فاول کاکە فاول ئەی مێسی ئەو تۆپە تۆ گربایە
ناوەن تەواو شێوان وەڵا بە برادەرینە بە تەبدیلاتەکان بکەین ئیمباپێ بابێتە ناوێ بەسەوە ببینێرە باشتر مێسی فرسە بە هەمیان دەدەم چێ ماوە لامین مێسی مباپێ هەر کەس نییە بی بەمەجێ یەک یاریزانم نییە ناچارم شەنسی لامین یەماڵ یارزانم نەمات تەبدیل خەتای خۆم خەتای خۆم دەست خۆش Just 10 minutes remaining here. It's opening up for them. چی بوو؟ And the danger خەتای clear. مباپێ بوو ئەمزانی دەبتە پەنالتی جوانە ئەو یاریزانی ئێمە زۆر جوان بڕی کردیە فاول ئاخیرەکەی کردیە فاول باشترین یاریزانی یاریەکە مباپێ بۆ پشوم پێدا لە بە خاتری پشودام نیشان تا ئیسراحەت بکە بۆ یاری ئەستە بێ لە ئامادە بێ یاڵە خێرا 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 یاڵە کاک ئەوە چ بوو ئەوە چیوە نا ئەوە چم کرد شتەی جوانیش دەرچوو Superb defensive judgment to end the attack. والله فاولة كاكا والله يا توبة لقور يا ولد يلا لامين يا الله لم جول جواني لامين يا مال يا مال يا مال الله لو جول جوانا كوتا خلق لو جول جوانا براستي جول شي جوان بو لامين يامال ئەوە هەڕەشەیە بۆ لیڤەرپولی یەکەم کە تەنیا بە کاسەکە ڕازی نێمە ئەوستەکەەوە ببوورە هاوڕێکم ئەوە چم کرد هەرتەوە پێشم چۆر کرد حاکەم دە خلاسیکە کاکە دەقەتەوە بوو پیرۆزە لە تۆتنام و هاوادارەکانی یارێکە بۆ قورسە نەبوو چکە ئێمە باش بوون لەناوان خراپ نەبوون بەس ئێمە زۆر باش بوون یاڵە بزانین بووینە چەندەم ڕێزبەند گۆرانکاری تێدا کراوە باست و ئەنجام یاریەکەمان بردەوە نامەمە بۆ توە دەرفەتت پێ دەم ئارەخۆ کاکە تۆ زۆر تایبەتی بۆ ئێمە بڕامان پێتا وابریان بەرزکەینەوە سێ ڕۆژ بۆ یاری ئەو یاری ڕەتدەم هاوڕێیان یۆرۆپالیک تا قۆناغی یەکلاکەرەوە یاریەکان ڕەتدەدەم باشترە چکە کاتێکی زۆرمانێ دەبا یاریەکانیش بەهێز نینە ناچارین یەکەوسێ بە بچین بۆ یاریەکە لامین با ئیسراحەتکە ئەوەش داویز گەڕایتەوە بەس یاری پێ نەکەم باشترە
پێویستمان دەبێت دەتوانین ئاوکەین یاریەکەمان ڕەتدا And so the first half kicks off. وڵای ناچار ماوڕیان هەندێک یاریەکە بکەین چکە یارێ بدۆڕێن بەڕاستی وەزعەکە شڕ دەبی Sarr. On to Messi. Lovely ball. This could lead to something. Well, that's how to clear it. ئەس باش ئاگەڕەتی دەم دەی بدۆڕین Spurs pushing forward with options available. Fantastic looking ball. های هاوڕیان ڕەتی دەدەم تااقەتی ئەو یاریەم نییە دووبەی جارێکەمان بردەوە چێ گۆلەکانی کرد بێنتاکوور و جۆنسۆن تا ڕاملەتی ئەو لە قۆناغ هەستیارەکان ئینشەڵا هەموو یاریەکان دەکەین بەس ئەو یاریە لەگە ئەستەن ڤیلە نەبووین وەڵا هاوڕیان نۆم بزانین لەگە ئەستەن ڤیلە لەگە کریستیا پالاسین ڕیزبەندی هاوڕێن هەر پێنجەمین بەس پێنجەمین 19 خاڵمانەیە لیڤەرپول یاریەکی زیاتری کردو و 24 خاڵە لیڤەرپول یاری پێشتر لیڤەرپول یەکوێت لەگە مان یونایتد ئەو لەگە ئەرسناڵ دووبێک دۆڕا سوپاسی ئەرسناڵ دەکەین سێ خاڵی زێڕینی بێمە بەخشی یەکەو سەر بۆ ناو یاری ئەو جارە چی دانیشێنین داویزگەراتەوە پێویستە بێتەوە سەرەکی ئەو یاریە مێسی دادەنیشێنی بە داوای لێبردنەوە کاکە مێسی جۆنسن لە سەرەتا یاری پێ دەکەین ئەرێ ئەوە هەر چانە بۆ چەندی پێدەچیەوە یاڵڵا هاوڕێیان تۆ سەیری ئەم کەش و هەوا ئەو جەوەی یاریگای کریستیا پالاس با بزانین ئەنجامی ئەم یاریە چی دەبێت ئەنجامەکانمان زۆر جێگا دڵخۆشیە تەنیا یاری سەرەتا تۆزە قڕش بوو بسمیلله یاریەکی ئاسان بێ باشە کریستال پالاس تیپێکی سعادە دەنا ترسمان زۆر لێ نییە بەڵام وەکبینیتان لە یاریزانمان پشوودا ئەمە کاریگەری نەبی لەسەرمان زۆر باش جەمال ئەوڕۆ ئیشەی مێسی دەکا هەمانیەشی مێسی پلەیمیکەر ئەفیا Teamwork and passing in evidence. Oh, foul. زانین ئیمباپێ ئەو تۆپە چ لێ دەکات جوان يلا امبابي والله خطيرة جول بقى زور جوان دبو يلا يا رجال ده كان خوان بسلمين باش Well, what a great title race this looks like being. Yes, there's a long way to go, but it's difficult to split these teams at the moment. Let's hope I'm right. جمال رحمناك الراودة شيء يلا قطعي كان كاكا لي بيدرو خطيرة والله داس خوش اي آفرين جولتي
درێ کامیرەکە لە سینجی یاریزانەکە بەستراوە زۆر سەیرە زۆر تایبەت و جوانە سە چارەمی ڕێزبەندینە چەند یاری ببینەوە لە ڕێزبەندی دەچنە پێشەوە گرینگە یاریەکان ئەوتۆبانە بە قەسی لۆ ئیمباپێ داین. Well, he's certainly weighed in with his fair share of goals this season, Derek. At times he's been rampant, and he will certainly need to be tightly marked today. Otherwise, he could get another couple of goals to add to his talent. ئەی دەستەکێ کاکە ئاخیرەکەش تۆپەکەشی داینێ ئەو چیە وەڵڵا هەمزای تۆپەکەن لە کنیاری زانی منە ئەوستەکەن کاکەوانە شێوانە. Well, Palace were unlucky there. Mind you, what a great save that was by the goalkeeper. دەست خۆش And Spurs moving the ball with purpose. ئۆهۆ ئەری وەڵا And a foul in ئێ کاکەگە وەڵڵا بەرامبە گۆڵێمە براژیان بەرامبە گۆڵێمە free kick situation. يلا جول اوه خطيرة 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 مبابي انا توزق لدانا راس خوكان جوا فير دبي كيش ما نايم على كذا يا عشت Mitchell. Very effective pass. نا والله هزمة بازمية ياريكا آسان نية نونده بيزنينه بلام Played over. زي سي قجنينه براست The danger's still on. Pressing like that will help the cause. مبابي اوتوبت Joel Ward. Perhaps they can counter from here. That's a good اوه ball. اي والله لو زمال ما اشتي كاكد زمال او استكوا كاكا رحمة شبكا باساني بناو ياري زانا كام دادروا High quality defending. نا وباسانا باسايد دموان كيشيه Klein. And the cross goes in. بس Over the great اوتيا clearance. يكاكا تدبقي وقد لري خوي والله خد اي باش تودري Goal kick it is. نكي كاكا كارساته ولا مسابي وينر مسابو هتي سناتي تو او بناتاري والله ايه كاكا ميسي حل مانيا ديشوني زي ميسي وجماليش بكورينو او زور مشكلة بو اوه اخي والله اشتشي بسيطة كاكا او جسمه بيزتيا ما باساني مسابقي جول كاري تيبا كمان لكن اشتشي قوري داينا شكا هيز مازمك مانيا امبابي لا تاكا كان باشتري بس بناتساري لا جمارو نومان دانا Now with Messi. A really good pass. And possession lost, intercepted. Nketiah. Beautifully weighted ball. Ambitious effort. والله هيك كارثات ومبابي دانيشت Over the touchline. ويرنر مسابة امبابيش مسابة يدق شمان صفرة اي والله زحمة بقران Crossing opportunity. And that's going to result in a goal kick. هرزوو بازاری گواستن و یاریزانان بێتن بار نەوەی بێ ئەگە بە گۆڕینەوەش بی یاریزانە دوو یاریزان بەدەست بینی Well, the referee has instructed the fourth official to put 2 minutes on the board. Oh, fancy footwork. نا والله حرەکەم کردیە Guilty at all for the keeper. شتە ئاسانە ڕاستی جەوی گرتم دانیشتن ئیسابەی ئیمباپێ Bringing to an end the first half.
زۆر مشکلێ جێک هیچ جارزانێک منێ تاویزی بکاتەوە بەڕاستی ناخۆش بوو هەر زۆر دوور نەکەوێتەوە کە بەڕاستی یاری قورسمان لە پێشە یاری زۆرمان لە پێشە پێویستم بە هەموو یاریزانەکانە هەرزوو گۆلە چی کۆم حسابەی ئەمباپێمان لێ بیستەوە نا کاکە دەوە لاعیبەکە ڕۆیشتێ یعنی Nice looking move this. Antonio Sanchez. This is Klein. ئەوە چیەوە لێشی دێت تۆپەکە لێوە ناگیرێ And Palace moving the ball with purpose. Cutting in, what can he do from this position? Well, it came to nothing in the end. And the counter looks on here, options available. Well, they seem to be onto something positive, but it faded أنا away. جاء عركية من سقط دبي Just a quick reminder, دريق we have ليج more دقا action from the Premier League coming your way. تيوانش It's ده Crystal قدر والله Palace مصلحة facing يمنية Wolves. براستي سابي ومبابي وزع كل سنة زور قرص كده Brennan Johnson. إذا كاكا كسر باس هذا كيف دوبرا ميسي فقيرات تبرقلي Ismail Assar. It's a good Palace move in the making. Took a really smart piece of defending to stop them. And Messi with teammates to play it to. نا And let's give credit to the defender. ويارزانم زور بيهزا And a quick reminder, we'll have والله action from the fourth round of the براستي Carabao ياري Cup بيناك here on مبابي EA TV. مسابقة It's وزع Tottenham كتير Hotspur facing Manchester City. Well, only 16 teams left, so that game will be fiercely competitive. Really looking forward to it. دنا أندلا وازن Tyrick Mitchell. Ezzy. And playing it through. والله Pretty simple for the دلي الرحمن كده كان وزع كم دزان اللي يقولنا كان أجينا وقولا Bentancur. It's with Bentancur. Musiala. Well, possibilities in the centre. أوه Cleared away. أي ده بدا ميسي Well, we have 20 minutes left in this game. ده ميسي And taking it away. Lionel Messi. Really sitting deep now. That could be problematic. أوه And he clears the danger. Messi. يلا ميسي الله Himself at the ball. ئاسان نییە بەڕاستی یاریەکەمان زۆر لەسەر قورس بووە یاریەکەمان زۆر لەسەر قورس بووە دەی مێسی یاریزانی درێژم مێ مێسی Lionel Messi. And the shot. That was going in. مباپێ کارەسات بدانیشت Before it went over the touchline. So a throw in here. Options in the ڕاستی middle. ئۆهۆ لەو شوتە وەڵڵا وەزانین زەمان نووسیالێ دەنە شوتم پێ نەدەکرد یاڵە کاکە یەک گۆڵمان دێ Kamada. Trying to get onto the front foot with the minutes ticking away. ئێنا Well, ئەو شتە باشەت کرد them in front. No is the answer to the question, and that could be so important at this stage. ڕاستی Well, پەلەمانە another chance. That would surely have won the game for them. Released it nicely. ئۆ A very timely interception. دەی کاکە دەی داقە دەڕۆ براکەم
Spurs have dominated the flow of the game in the last 15 minutes or so, and you just sense it's only a matter of time before they score. What would يلا surely be the ميسي winner. يلا ميسي يلا ميسي. Indeed, perhaps they can cash in again. Let's see. Lionel Messi. That's a lovely ball. ده كسر شوت كده والله جمال يكسر شوت ممكن كاك جمال كاك جمال رحمن بيبكا اخي دقيقة كاك جمال. It is still level, but Spurs on the attack. Can they break the parity? يقلع جوان ترين جولا كان الله اخي دقة الله لو جول جوان او باس هذا جمال الله اخي دقة And the fans are lapping this up. جول يا الله لو جول جوانا جمالي ناس ده الله یاری زانە منداڵەیە دەگەکە دەرفەتمان پێدە خۆی سەلمان ئێستا ئەساسە هەرگیز لە ژیان بێ ئومێد مەبە. والله ئاخی دەکە والله ئافرین یەکەوسە تەواوی کە حەکەم دەست خۆش حەکەم ئاخی چرکە گۆلی بردنەوە یاریەکەمان زۆر لەسەر زەحمەت بوو بەڕاستی بەڵام قوتار بووین گرنگ برنەوە سێ خاڵەکەیە الله لەو بردنەوەیە بەڕاستی چێژی هەبوو بردنەوەیە ئەو پاساتەی جەمال ئەو کەلە بە نەرمی بۆ لایەک الله لەم گۆڵە جوانە دەست خۆش دەستان خۆش هاوڕێیان لەو یاریە زەحمەتە قوتارتان کردم بەڕاستی چێژیە بوو بەڕاستی برنەوەکی بەنرخ بوو. ئۆ هاوڕیان یاری داتووە بەرامبەر مانچستیە بەڵام لە خولی ئینگلیزیە جامی کارەباکاو یاریەکەم بەرامبەر لیڤەرپول لە ناو ئانفیلد یەک بەیج بردمانەوە ئەم یاریە بەرامبەر مانچستی ئیشاڵە ڕیکۆردی دەکەین لە پارتی داهاتوو بڵاوی دەکەینەوە پارتەکە زیاد لەوەی زیاتر نەبێ حەز ناکەم زۆر درێژ بتەوە بۆیە زۆرم خۆش دەوێن لایک و سەبسکرایب لە بیر مەکەن تا پارتێکی تر خواتان لەگەڵ.